یەکێک لە شێوازەکانی توندوتیژی کە ژنان و کچان ڕوبەڕووی دەبنەوە بریتیە لە بەشداری پێکردنیان بە زۆرەملێ لە کارێکی سێکسیدا بەبێ دەربڕینی ڕەزامەندی یان قایل بوون. بەمەش دەگوترێت توندوتیژی سێکسی و هەندێک جاریش وەک دەستدرێژی یان مامەڵەی خراپی سێکسی ناو دەبرێت. چەند جۆرێکی جیاوازی توندوتیژی سێکسی هەن، لە ناویاندا ئەوەیە کە کاتێک ژنێک یاخود کچێک بە زۆرەملێ سێکسی لەگەڵدا دەکرێت، یان بەشێکی لەش یان ئەندامێکی لەش یان شتێک دەکرێت بە ئەندامی زاوزەیدا، جا بە زۆر بێت یان بە هەڕەشە یان بەبێ ڕەزامەندی خۆی، ئەمەش پێی دەگوترێت لاقەکردن. هەروەها توندوتیژی سێکسی دەشێت هەر بەرکەوتنێکی سێکسی نەویسراو لە خۆ بگرێت کە پێداکردنی تێدا نەبێت. هەر توانجێک یان دەستپێشخەرێکی سێکسی نەویسراو یاخود قبول نەکراو، یاخود هەر داواکاریەک بۆ هەر کردارێکی سێکسی کە سوکایەتی پێکردن یان هەڕەشە یاخود ڕۆگیرکردن و شەرمەزارکردنی کەسەکەی تێدا بێت، هەمویان هێمان بۆ توندوتیژی سێکسی. دەشێت توندوتیژی سێکسی لەلایەن هاوسەرەوە یان هاوژینەوە یان ئەندامی خێزانەوە یان ئەندامی کۆمەڵگەی ناوخۆیەوە یاخود کەسێکەوە لە قوتابخانە یان شوێنی کار یاخود لەلایەن کەسی نەناس و غەریبەشەوە ئەنجام بدرێت. لەبیرت بێت توندوتیژی و مامەڵەی خراپ هەرگیز هەڵەی تۆ نین. ڕەچاوی ئەوە بکە قسە لەگەڵ کەسێکدا بکەیت کە متمانەت پێیەتی. تۆ تەنهانیت، تۆ مافی ئەوەت هەیە دەستت بە خزمەتگوزارەکاندا ڕابگات تاوەکو پێویستیەکانت بۆ پڕ بکرێتەوە.